تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما. خليك ما نهب وخليك بو ما وسعين ولي حكمة خليك تحفيظ بو پێمان خۆش بوو ئاهەنگێکیان بۆ بگێڕین وەکو دەستخۆشیەک بۆ بەڕێزیان جا دوجار وا ڕێکوتین لەوەی بیکەینە شێوێکی ئیمانی بۆ ئەوەی شتەکە عام بێت و سەرجەم خوشک و برایان بتوانن بەشدار بن جەنابی مامۆستا تەشریفی هێناوە و داواکاری خوای پەروەردگار تەوفیقی بدات و ئێوەش سوود لە قسەکانی مامۆستا وەرگرن. بۆ لێرەوە زۆر بە زەروری دەزانم دەستخۆشی لەو خوشک و برا بەڕێزانە بکەم کە هەستاون بە جێبەجێکردنی ئەو خولی تەحفیظە و أو امتحاناتا دعاء خير من هي بويان بيروز بايد سكوتوكان كينو داواكان بردوان باللسر أو الرجاء. يا رسول الله يا وصفتو كي لا يقينا كسايا وصفتو خالقي عالم بسايا أي سريمن بيب قرباني قد بلايتو بلبل الروحم هميشا يا عاشق شيدايتو أو كساي خوشت أبي خم بقرباني أكايا شايستاي وصفي عزيزم چون أزانم تاكيتو ظلمتيش دنيا بپوشي ريبيني عاشقت برشكسنا بين لساي سنتي رناكيتو هر لسر زوي تا عرش أعلى بركان لصلوات بو رسول الله. برزان هر بكرتي باسي كم بيش بركب كين ام بيش بركة تايبتا للقي نوري حكمي لقي شعر الزور كورزانة انجام ادري بناي بيش بركي نوري دلان كتايبتا بقراني بيروز بيش بركي يكم بو تايبت بو بخوين كاراني القشار الزور بيش بركي دوام تايبت كرابة مع مصاياني القشار الزور كتيدا بو عمو تبارك بيك و عمش بجيا بو عمو تبارك دوانزا مع مصابش داريان كردوا كسير نفر لو مع مصايانة تواني وانا صد بدز بيان بلي صد بو ام صد سي نفراء يما قرعا كين بو يكمكا احيا علوم دين دان راوا كلوا كتابكا بو دومش صحيح بخارية كم كتابية سيما قشر صحيح بخارية بلام يكبر قاويان أما هر سيكيان هر يكم بونا ما مصايانا صديان بدس يناوا بلام يملنا شارية بقرعة رايك يشين لبروا توشي ظلم نبين ايتر بوشي وازا دابشكين خلاتكان إن شاء الله. بو عما 20 نفر بجداري كردوا 20 ما وصا بجداري كردوا بو يكمكا صحيح مسلم دان راوا كم كتابية بينج برقا بو دوام رياض صالحين دان راوا دو برقا بو سي مكان كسي نفرن بدوايكا هميان درجگان ينوكيوك وايا سي تفسيري آسان دان راوا بو هر يكيكيان سرببي ساوداي سوتينار وكسهولم بوشيا
سر ببێ ساودای سوتێنەر وەک سەهۆڵم بۆچیە دڵ بەبێ عیلمی لە دوونی تاسی چۆڵم بۆچیە دڵ بەبێ عیلمی لە دوونی تاسی چۆڵم بۆچیە گەر بە گەنجی ڕێگە نابڕم شان بە شانی سالیکان گەر بە گەنجی ڕێگە نابڕم شان بە شانی سالیکان لاشێکی پیر و پۆسی و چنگێ خۆڵم بۆچیە لاشێکی پیر و پۆسی و چنگێ خۆڵم بۆچیە خۆی نەبەخشێ پێم بەلامسی هەست و دەرکی معنەوی خۆی نەبەخشێ پێم بەلامسی هەست و دەرکی معنەوی بەم هەموو عەیبە و عابای فێش و فۆڵم بۆچیە بەم هەموو عەیبە و عابای فێش و فۆڵم بۆچیە سەر بەبێ ساودای سوتێنەر وەک سەهۆڵم بۆچیە سەر بەبێ ساودای سوتێنەر وەک سەهۆڵم بۆچیە دڵ بەبێ عیلمی لە دوونی تاسی چۆڵم بۆچیە دڵ بەبێ عیلمی لە دوونی تاسی چۆڵم بۆچیە چەندە وەسفی نابەجێم کەن نامەوێ بێ سوودە لام چەندە وەسفی نابەجێم کەن نامەوێ بێ سوودە لام وەک ئەڵێن خۆشە لە دووردانگی دەهۆڵم بۆچیە وەک ئەڵێن خۆشە لە دووردانگی دەهۆڵم بۆچیە وهو الذي ذرأكم في الأرض وإليه تحشرون وهو الذي يحيي ويميت وله اختلاف الليل والنهار أفلا تعقلون بل قالوا مثل ما قال الأولون قالوا أإذا متنا وكنا ترابا وعظاما أإنا لمبعوثون لقد وعدنا نحن وآباؤنا هذا من قبل إن هذا إلا أساطير الأولين قل لمن الأرض ومن فيها إن كنتم تعلمون سيقولون لله قل أفلا تذكرون قل من رب السماوات السبع ورب العرش العظيم سيقولون لله قل أفلا تتقون قل من بيده ملكوت كل شيء وهو يجير ولا يجار عليه حتما خۆشەویستان مای خۆشحاڵیە کە ئینسان لە شەوێکە دابنیشێت بۆ بابەتە ئیمانیەکان لە شەوێکە دابنیشێت لە سەردەمێکی وەکو ئەمڕۆیە و لە خزمەتی پیاوگەلێک و گەنجانێکی وەکو ئێوە کە یەقینم هەیە ئەم جۆرە مەجلیسانە خوای پەروەردگار شانازی پێوەکە لای فریشتەکانی و ئومێدم وایە ئێستا فریشتەکانی خوای پەروەردگار باڵی بەزەیی و سۆزیان نەوی کردوێ بەسەر ئەم مەجلیسەیە
مەجلیسێک کە پڕە لە مەحەبەت و خۆشی و خۆشەویستی لە پێناوی خوای گەورە بەو ئومێدەی هێندەیەکمان خۆش بووە لەبەر خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا خوای پەروەردگار ئەو مینبەرەی لە نور بۆ ئێمە ئامادەکرد بێ کە بانگەکە أين المتحابون بجلالي اليوم أظلهم في ظلي يوم لا ظل إلا ظلي كوان أواني تنها لبرشكوي من يكتريان خوشويستوا أمرو زیندویان ئەکەمەوە لە ژێر سێبەری عەرشی خۆما و لە ڕۆژێکا کە هیچ سێبەرێک نییە جگە لە سێبەری عەرشی خوای پەروەردگار. خۆشەویستان بەم خۆشەویستیە ئەبوو بەکری سەدیق خوای لێ ڕازی بێ کاتێ مەترسی لە پێشەوە وایە پێش پێغەمبەرەکەوت لە هیجرەت عەلەیهی سەڵات وەسەلام، کاتێ مەترسی لە دواوە وایە ئەکەوتە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەم خۆشەویستیە وا لە ئیمامی عەلیەکە کە گەنجێک بێت بمێنێتەوە لە جێگەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو شەوەی کە هیجرەت ئەکا و نیمچە یەقینێکشی هەیە دوور نییەکەوە شەهید بکرێ. خۆشەویستی لە پێناوی خوای پەروەردگار کە خوای گەورە خۆی وەسفێکا و هاوکێشەکەدا ئەنێ یحبهم ویحبونه، ئەو ئێمەی خۆشەوی ئێمەش ئەومان خۆشەوێ، خۆشەویستی خۆی خستۆتە پێش خۆشەویستی ئێمە بۆی. گەورەترین نیعمەت ئەوەیە کە ئینسان دڵۆپێک لە خۆشەویستی خوای پەروەردگاری بەرکەوێ. إن الذين آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا. بس بۆ ئینسان دەرەنجامی ئیمان و کاری چاکە بگاتە ئەو ئاستەی کە بگەوێتە نێو زەریای خۆشەویستی خوای پەروەردگارەوە. خوای گەورە ئەو خۆشەویستیمان پێ ببەخشێ لەگەڵ یەکتریا و ئێمە لەگەڵ خوای پەروەردگارە ئاوا لە بەهەشتی نەبراوەیە لە ژێر سێبەری عەرشی خۆیان حەشرمان